الله أكبر 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 كبيرا والحمد لله كثيرا وسبحان الله بكرة وأصيلا إن الحمد لله نحمده ونستعينه ونستهديه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا وسيئات أعمالنا من يهده الله فهو المهتد ومن يضلل فلن تجد له وليا مرشدا أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن سيدنا محمدا عبد الله ورسوله اللهم صل وسلم على سيدنا وحبيبنا ونور أبصارنا محمد وعلى آله وأصحابه أجمعين أوصيكم عباد الله ونفسي قبلكم بتقوى الله الكريم وطاعته يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما لبرباني روجي نوێ ڕۆژی دەی ذیلحیجە یەکەم ڕۆژی پڕبەرەکەتی جەژنی قوربان لە مزگەوتی ڕێگەی بەهەشت لە شاری هەولێری پایتەختی هەرێمی کوردستانەوە جەژنە پیرۆزە ئاراستەی یەک بە یەک جەنابتان ئامادەبوانی هەمیشەیی مزگەوتەکەمان دەکەم یەک بە یەکی ئەو بەڕێزانەی کە بەردەوام گوێبیستی وتارەکانی مزگەوتی ڕێگەی بەهەشتن یەک بە یەکی کوردستانیانمان لە هەر شوێنێکی ئەم جیهانەدا بن هەموو ئیماندارانی ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم یا ڕبی جەژنی پڕبەرەکەتی قوربان لە هەموو لایەک پیرۆز بێ ئەم جەژنە خوای پەروەردگار بیکات بە مایەی دڵخۆشبوونمان بە بەرزبوونەوەی ئاستی ئیمان و خواناسیمان بیکاتە مایەی بە خۆداچوونەوە و هەڵدانەوەی لاپەڕەیەکی نوێ لە ژیانمان یا ئەڵڵا داوا لێ دەکەم لەم بەرە بەیانی جەژنەدا ئەوەی نەخۆشە شیفای بەخێری بۆ بنێری ئەوەی دڵتەنگە یا ئەڵڵا دڵخۆشیکەی ئەوەی ڕزقی تەنگە یا ڕەبی خوا دەرگای ڕەحمەتی خۆتی لێ بکەیەوە ئەوەی هەر ئاواتێکی خێری لە دڵدایە یا ئەڵڵا لەم ڕۆژەدا ئاواتەکانی بێنێجێ و بۆی ئاسانکەی ئامین والحەمد لله رب العالمین ئیماندارانی بەڕێز وشەی جەژنی قوربان لە قوربانیەوە هاتووە قوربانی وشەیەکی قورئانیە خوای پەروەردگار لە سوورەتی ئەلمائیدە ئایەتی 27دا بە درێژی بۆمان باس دەکا یەکەم کارێک کە لەم سەرزەویەدا بۆ نزیکبوونەوە لە خوا کراوە چونکە قوربانی ما يتقرب به إلى الله هەر شتێک تۆ لە خوا نزیک بکاتەوە دەڵێن قوربانیت کردووە بەڵام ئێستا لە عورفی شەرعیدا بەو حەیوانە دەوترێت کە لەبەر ڕەزامەندی ئەڵڵا سەردەبڕدرێ خوای گەورە باسی ئەوەمان بۆ دەکات دوو کوڕەکەی ئادەم دوو برا لەم سەرزەویەدا یەکەم کارێک کە ئەنجامیاندا قوربانی سەربڕین بوو واتە ئەم قوربانیە پێش حەزرەتی ئیبراهیم و ئیسماعیلیش زۆر پێش ئەوە هەبووە هەر لە یەکەم لەحزەی ئاوەدانبوونەوەی سەر ئەم زەویەدا عیبادەتی قوربانیکردن هەبووە خوای گەورە بۆ ڕازیبوون لە کەسێک نیشانەی ئەوە بۆ کە قوربانیەکەی قبول کردووە بۆ ناڕازیبوون لە کەسێک نیشانەی ئەوە بۆ کە قوربانیەکەی قبول نەکردووە نیشانەی قبولبوونی قوربانیش ئەوە بووە حتى يأتينا بقربان تأكله النار حتى زمانی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە خوا ئەمەی لەسەر ئومەتی ئیسلام لابرد کەسێک قوربانیەکی دەکرد دادەندرا لە شوێنێکە ئاگرێک دەهات لە ئاسمانەوە لەو قوربانی دەدا و دەیسووتاند ئەگەر بیسووتاندایە و ئاگرەکە لێی بدایە نیشانەی ئەوەیە قبول بووە ئەگەر وەک خۆی بمایە و ئاگرەکە نەیسووتاندایە نیشانەی ئەوە بوو قبول نەبووە خوای پەروەردگار دەفەرمێ واتلو عليهم نبأ ابني آدم بالحق إذ قربا قربانا فتقبل من أحدهما ولم يتقبل من الآخر قال لأقتلنك قال إنما يتقبل الله من المتقين دوبرا هبون نوكاني آدم ماڵیان هێنا و قوربانیان کرد یەکیان دەوترێ ماڵەکەی باش نەبووە بەڵام نا هەردووچیان لەوەی کە خوای پەروەردگار پێیدا بوون ماڵێکی باشیان هێنا و دایان ناو پێشکەشیان کرد بە خوای گەورە بۆ ئامانجێک بۆ نێتێکی ناو دڵ خوای گەورە سەیری نێتی ناو دڵەکان دەکا برایەکیان نێت خاوێن ئینسانێکی بەڕێز وەکو جەنابتان ماڵێکی حەڵاڵ و پاک خۆشەویستی بۆ براکەی بۆ دایک و باوکی بۆ خوشکەکانی بۆ هەموو کەس هەبوو
سینەیەکی پاکی بێکینەی هەبوو خوای گەورەی یەکسەر ئاگرەکەی ناردو قوربانیەکەی قبوڵ کرد ئەوەی تریان ڕاستە ماڵەکەی دانا بەخوا ماڵێکی باشیشی دانابوو بەڵام سینەی پڕ لە کینە و غەرەز و بوغەز حتا ڕقی لە برادایک و باوچەکەی خۆی دەبووەوە خوای گەورە قوربانیەکەی قبوڵ نەکرد کە قوربانیەکەی قبوڵ نەبوو یەخەی براکەی کرد گوتی ئەوە چیە قوربانی تۆ قبوڵ بوو شەر بێ نەهێڵم بە ئاوات بگەی ئەبێ بتکوژم هەڕەشەی کوشتنی لێ کرد وتی براکەم خەتای من نییە کە خوا قوربانی تۆی قبوڵ نەکردووە برام بە خۆت دابچەوە إنما يتقبل الله من المتقين والله خوا قرباني كسي قبول لك كأهل تقوى وخواناسي ودين داري به جاء أمتي محمد صلى الله عليه وسلم خواي قول لطفي زوري لقال كردوين يشا لو لطفانك ببركتي أو سردار سرورك محمد مصطفى صلى الله عليه وسلم لقال كردوين اشتكان من لبر تشاو ديارنين خوا أميد السر إيما حلقرت جناب الدسيتەوە ماڵەوە خوا قوربانی هەموو لایە قبوڵکە قوربانیەکەت سەردەبڕی ئاگرێک نا لە ئاسمانەوە لێیدا و نیشانەیەک دەرکەوێ خوا دەفەرمێت تەداخولی نێتی ناو دڵی یەکتر مەکەن ئەوە بسپێرن بە خوای پەروەردگار ظاهری شتەکان ببینن ماڵێ خوای فڵان کەس قبوڵ دەکا و فڵان کەس قبوڵ ناکا خوا دەفەرمێت پێوەرێکم داوە بە هەر یەکێکتان کە قوربانی دەکەی کە هەر کارێک دەکەی نیشانەکەی لە لای خۆتە یەکەم نیشانە بۆ قبوڵبوونی قوربانیەکەت کە خەڵک زۆر لە ئێمە دەپرسێ حیوانی قوربانیەکەم چۆن بێ و تەمەنی چۆن بێ من ئەوانە بۆ جەنابتان کەمتر باس دەکەم الحەمدولیلا وا بزانم هەمووتان وەکو مامۆستای مزگەوت ئەمانە دەزانن یان کەسێ ئیشکالێکی هەبێ ئەوە لە خزمەتی داین و بۆی ڕوون دەکەینەوە بەڵام وەڵڵاهی ئەوەی گرنگە من بۆ قیامەت چیم بۆ دەمێنێتەوە خەڵک ئەوەی بەدەستی دەگا گۆشتەکەیەتی تێری لێ دەخوا بەڵام ئەی دوایی تۆ چیت بۆ دەمێنێتەوە ئەوەی گرنگە پاداشتی لای ئەڵڵات بۆ تۆمار کراوە بۆ قیامەتت دوو نیشانەی هەیە یەکەمیان ئیخلاص لن ينال الله لحومها ولا دماؤها ولكن يناله التقوى منكم لسورة الحج آياتي 37 هذا فرمي خواهي پروردگار دەفەرمێ ئەو حیوانەی کە سەری دەبڕن گەورە بێ یان بچووک بێ بەخوا نەگۆشتەکەی نەمووەکانی نەخوێنەکەی بەخوا ناگا پێویستی بەوانە نییە ئەوەی کە لێتان وەردەگرێ و بۆ تۆ دەمێنێتەوە لە دەفتەرەکەدا بۆ قیامەتت التەقوا چەندە ئیخلاصت هەبووە چەندە بۆ خوا کردوتە علامە عەبدوڕەحمان ناصر السعدی لە تەفسیری سعدیدا لە لاپەڕەی 683 دا دەفەرمێ ئەی لا فەخرا ولا ریاء ولا سمعة ولا مجرد عادة ئەو قوربانەی سەری دەبڕی دەبێت لە هەموو شتێک وەڵڵاهی زیاتر ئاگال لەوە بێ بۆ ڕیاد نەبێ بۆ شانازیکردن نەبێ بەسەر خەڵک و درا براکانتدا کاکە من ئەمڕۆ ساڵ حیوانێکی ئاوا قوربانیم کردو لە مەدیسا خۆی پێوە هەڵکێشی بۆیە نەبێ خەڵک بە پیاوی باشت بزانێت لە گەڕەکەکەدا و مەدحت بکرێ بۆیە نەبێ عادەتمان پێوە گرتووە ئێمە لە باب و باپیرانەوە هەموو ساڵە قوربانیمان کردو وەڵڵا هەدەبێ بیکەمەگە قەرزیشم کردبێ نەخێر ئەمە نەعادەتە و نەعورفە ئەمە عیبادەتە قوربانی خوایە بەس بۆ تۆ واللهی لە سەربڕینی حیوانەکەدا غەیری ئەو ئەڵڵا یەکشت بەدڵ تا بێ ڕەت دەکرێتەوە چەندە گرنگە بەلاتەوە عیبی نەبێ و کەم و کوڕی نەبێ و تەمەنەکەی وەکو خۆی بێ ئەمە زۆر گرنگە بەخوا گرنگترەکە ئەوەیە نێتی ناودڵت دووەمیان سینەی صاف سەروەری سەرداران حەزەتی محەممەدی مستەفا صلی الله عليه وسلم لصحيح مسلمة هاتو فرمودك بجماري 6487 حديثي صحيح پیغمبر صلى الله عليه وسلم فرموي التقوى ها هنا ويشير إلى صدره 3 مرار سيجار دستي خست سردلي پیغمبر صلى الله عليه وسلم فرموي تقوى ليرة دايا ليرة دايا ليرة دايا سيري ناو دلت بكا هر کسی سینەی صاف نەبێ بەرامبەر بە مسلمانان پڕ بێت لە حەسوودی و ڕقوقین خوا قوربانیەکەی وەرناگرێ ئەو دوو برایە بۆچی ئەوەی تریان قبوڵیانەکەی قبوڵ نەکرا خوا فەرمووی نێتی پیس بوو کەواتە بەڕێزان ئەمڕۆ ڕۆژی سینە صافکردنە سەیری نێتی ناو دڵت بکە سەیرێکی خۆت بکە پشکنینێک بکە کە قوربانیت کرد ئایا بۆ خوا کردوتە خالیسەن دووەم سینەت پاکە بەرامبەر بە ئیماندارانی نزیک و دوور جەژنی قوربان جەژنی سینە پاککردنەوەیە سینە بە چی پاک دەبێ بە دوو شت یەکەم هەرچ کارێکت کرد بۆ خوا بیکە واللهی ئینسان کە خوای گەورە ئەو لوتفەی لەگەڵ کرد نێتەکانی خالیس بوو بۆ خوا سینەیەکی پاک و ئیسراحەتی دەبێ والله من ئەگە کار بکەم بۆ خوا مەدحم بکەی زەمم بکەی هیچ بەلامەوە گرنگ نییە
بەس کە کارەکانت بۆ خوا نەبوو ئەو هەموو خەڵکەشت لێ ڕازی نابێ وەڵڵی دایمە تووشی نەخۆشی دەرونی دەبێ دایمە خەمی ئەوەتە دەبێت خەڵک چۆنم باسکە بینی خۆت و خوا سافکە لەم ڕۆژەیە خوا بەس تۆ لێم ڕازی بی بە پێی شەرعەکەی تۆ کارم کرد دەبێ جا ڕەزامەندی خەڵک چییە بەخوا خەڵکیش هەمووی لێت ڕازی دەبێ ئەگە خوا لێت ڕازی بوو دووەمیان سەیری سینەت بکە هەر کەسێ خێری بۆ خەڵک هەبێ الحمد لله ئێوە کە قوربانی دەکەن ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم دەگەڕێی بە پارەی خۆت لە جوانترین ماڵ دەگەڕێی خوا بۆ ڕەزامەندی تۆ ئەوە خێری خەڵکت دەوێ وەڵڵا سینەشت صاف دەبێ ئەو قوربانیە کە سەری دەبڕی هەز بە مرتاحی دەرونی دەکەی ئەو ماڵە خێر و بەرەکەتی بەسەرا دەڕژێ هەر بە ئاشکرا خێری بەسەرا دەڕژێ کە قوربانی تێدا دەکرێ بۆیە لە ڕۆژی جەژنە ئەمڕۆ کە چوویتەوە دەرەوە لە مزگەوت یەک ئیش مەکە پارویەک نان مەخۆ تا حیوانی قوربانیەکە سەر دەبڕی هیچ کارێک لەوە خێری زیاتر نییە مەگەر کەسێ بۆی نەگونجێت دروستە بیکاتە کاتەکانی تر بەڵام زۆر گرنگە یەکەم جار لە دایک و باوکتەوە بڕۆ دەستیان ماچکە خێزانی خۆت منداڵەکانت براو خوشکەکانت دراوسێکانت ئەهلی گەڕەک و شارەکەت ئەهلی ئەم مزگەوتەکە هەمومان براین سینەیەکی خۆت پاکەوە بڵێ خوا لە پێناوی تۆدا گەردنی هەموو ئەوانە ئازابەکە غەدریان لێ کردوم خوایە من بە خراپە وەڵامی خراپە نادەمەوە بە ئاگر وەڵامی ئاگر نادەمەوە ئاو دەکەم بە ئاگرا بۆ ئەوەی فیتنەیەکان و ناخۆشەکان بکوژێنمەوە وەڵڵی خوای گەورە لێت ڕازی دەبێت دەرسی دووەم قوربانی فێرمان دەکات خێرت بۆ خۆت بوێ خێرت بۆ هەژار بوێ خێرت بۆ دەوڵەمەندیش بوێ لە هەموو خێرەکە بەشی هەژارانە قوربانی یەکەم بەشی خۆتە دووەم بەشی فەقیر و هەژارە سێم بەشی دەوڵەمەندیشی تێدایە با ملیار لێر بێ بەشی بدا خۆی پەروەردگار لە سوورەتی الحەجدا لە ئاەتی 28 دەفەرمێ فەکولوا منها وأطعموا البائس الفقير قوربانیەکەت کە کرد سەرت بڕی براکەم یەکەم بەشی بۆ ماڵی خۆت لادا یەکەم بەشی بۆ خۆت نەڵێ وەڵای لێی ناخۆم و حتا زیاتری لێ ببەخشم نەخێر فەکولوا منها ئەگەر ئەو مریەک بە وجوبیش نەبێ مادام خوا فەرمووی یەکەم جار خۆت و ماڵ و منداڵ لێ بخۆ بەشی ناوموچەمی دەشی لێدانێ بەشی میوانی داهاتوشی لێدانێ خوا زۆری پێخۆشە ئەزانن علامەی گەورە خوا لێی خۆش بێ شەرعناسی بەناوبانگ محەممەد عەلی سابوونی لە کتێبی الفقه الشەرعی الميسر لە مجلدی 8دا لە لاپەڕەی 41دا دەفەرمێ يستحب لمن كان فقيرا أن يتركها كلها لعياله توسعة عليهم والله ماڵە کە فەقیر و هەژار بوون بەرخۆلەیەکی شەژمانگ بەرەو ژوور ساڵیان هێنا مەڕێکیان کرد بە قوربانی دەفەرمێ وا باشە یەک کوتی لێ نەبەخشنەوە هەر هەمووی بۆ خۆیان هەڵگرن بۆی هەمیشە بە تێر و تەسەلی بمێننەوە خوا هەر قبوڵیەتی یەکەم کەس خێرت بۆ خۆت هەبێ ئەوەی خێری بۆ خۆی نەوێ خێریشی بۆ خەڵک نابێ دووەم خوا دەفەرمێ فەکولوا منها وأطعموا البائس الفقير یەکەم فەقیر کە خوا دیاری کردو چێیە شێخی ابن حەجەر لمختصر ابن كثير هاتو دفرمي شيخ ابن كثير لمختصر تفسير ابن كثير تماشا كان دفرمي او كسانه دغريتو كنابينان او كسانه دغريتو كلسع عربانان كدستو قاتشان نيه كلشيان اجناكا بكورتيو بوختي بريزان چاوتان لكم اندامان وخاون پيداويستي تايبد به اواني برخراو كاري قرباني دكن اوي كلمالان بقرن بشك خوا ناوي هناون البائس الفقير كم ئەندام و ئەوانەی جەستیان نوقسانێکی جەستەی هەیە و بەڵام دڵیان ئاوەدان و ئیماندارن بگەڕن بە دوویاندا بە تایبەت قوربانیان بۆ بەرە هەروەها لە سوورەتی حەج ئاەتی 36 دەفەرمێ فەکولوا منها خۆت لێی بخۆ ماڵ و منداڵت بەشێکیشی لە پاشەکەوت کە وأطعموا القانع والمعتر ئەو هەژارەی کە نەفسی بەرزە بە دوویدا بگەڕێ کابراوە پیاوێکی پیاوانە ئینسانێکی بەڕێز بەس بەخۆی هەژارە لە هەموو لایەکەوە بۆی بەرن بامو جەمیلەی لێ پڕکە بۆ ڕۆژانی داهاتوو ئەوەشی کە خۆی داوا دەکات چنگە کڕێ دەکات و داوا دەکات دەڵێ قوربانیم دێ بەشی ئەویش بدە بەشی سێمی بکە بە دیاری بۆ خزمەکانت بۆ براو خوشکەکانت بۆ دراوسێکانت بۆ ڕەفیقەکانت با ملیار لەر بێن بە دۆلار هەر بۆی بنێرە خوا هەر وەک هەژارەکە ئەجرت بۆ دەنووسێ بۆیە قوربانی پێمان دەڵێ خێرت بۆ خۆت خێرت بۆ هەژار خێرت بۆ دەوڵەمەند هەبێ ئەم قوربانی فێری ئەو خۆشەویستیمان دەکات خۆی پەروەردگار قوربانیەکانمان قبوڵ کە یەک خاڵماوە لە وتاری دۆما لە خزمەتاندا باسی دەکەم ئینشاءڵڵا قوربانی هەموو لایەکمان بە ڕەحمەت و میهرەبانی خوای گەورە بە صاف نێت صافکردنەوە و ئیخلاص بە سینە پاککردنەوە لەگەڵ یەکتر قوربانیەکانمان قبوڵ دەبێت لای پەروەردگار آمین والحمد لله رب العالمين الله أكبر 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 كبيرا والحمد لله كثيرا وسبحان الله بكرة وأصيلا الحمد لله رب العالمين
أشهد أن لا إله إلا الله الملك الحق المبين وأشهد أن سيدنا محمدا عبد الله ورسوله الأمين صلوات الله وسلامه عليه وعلى آله وأصحابه أجمعين. أوصيكم عباد الله ونفسي قبلكم بتقوى الله تعالى وطاعته ولزوم أوامره وكثرة ذكره ومخافته. واعلموا بأن الله قال قولا كريما: إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما. اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد. إيمان داراني بريز همو جژنی قوربانێک توخوات کاتان لێ دەکەم باش تەکانمان هەر ڕووکەشی دەرەوە نەبێ. وەکو علامەی سعدی لە تەفسیرەکە دەفەرمێ بەخوا هەندێک کەس کە قوربانی دەکا بەس توێکڵەکەی دەرەوەیە، وەکو گوێزێک وایە توێکڵەکەی دەرەوەی زۆر سەرنج ڕاکێش و جوانە کە دەیشکێنی ناوەکەی پوچە. قوربانیەکە بەس بە ڕووکەش نەبێ لە ئومەتی محەممەدا صلی الله عليه وسلم، با ناوەڕۆکی عیبادەتەکان تێبگەین. وەکو عەرزم کردن یەکەم ئیخلاس و دڵسۆزی بۆ خوا و یەکلابوونەوەی کارەکانت بۆ ڕەزامەندی ئەڵڵا. دووەمیان سینەی صاف بەخوا هەر کەسێک ئەمەی ئێرەی خاوێن نەبێ لەگەڵ خەڵکە، خوا فەرمووی گۆشت و خوێنم لە تۆ ناوێ. سینەت پاکە هەمیشە قوربانیت پێشکەش کردووە. دووەمیان با لە هەموو جەژنێکی قوربانە بیکەین بە عادەت، بیکەین بە واجبێک لەسەر خۆمان، داوا لە خوا بکەین بپاڕێنەوە. دووەمیان بەڵێم بدەین، پەیمان بدەین لەگەڵ خۆماندا لە بینی خۆمان و خوادا: یا ڕەبی خوا پەیمانت پێدەدەم بە دەست و زمانی من کەس نەبێ بە قوربانی. ئەمە زۆر گرنگە. خوا لە ژیانمدا بەڵێنمدا تا ساڵێکەی جەژنی قوربان ئەم پەیمانە نەشکێنم، خوایە کەس بەهۆی منەوە بە دەستی من، بە زمانی من، بە قەڵەمی من، بە کۆمنتێکی منی فەیسبوک نەبێتە قوربانی. ئەزانی چوار کەس دەتوانی تۆ بەدەستی خۆت بیانکەی بە قوربانی؟ خەڵکی مسلمانی بەڕێزی وەکو جەنابتان حەیوان دەکا بە قوربانی، خەڵک هەیە مرۆڤ دەکا بە قوربانی. پەنا بە ئەڵڵا. یەکەم کوشتن، هەر کەسێک بە ناحەق بکوژێ ئینسانی کرد بە قوربانی، چ تاوانێکی گەورەیە مرۆڤ بکەی بە قوربانی. دووەمیان کەسایەتی کەسێک لە کەدار بکەی بە بوختانێک، بە تەشهیرێک، بە ناوزڕاندنێک، بە ڕسم بڵاوکردنەوەیەک، بە دەنگ بڵاوکردنەوەیەک، کابرا عیبێکی هەبووە، کەم و کوڕیەکی هەبووە، هەڵەیەکی لەدەست قەوماوە، تۆ بچی بڵاوی کەیتەوە، جوێنی پێ بدەی، قسەی ناشرینی پێ بدەی، لە کۆڵی نابێتەوە، زۆر بڵاو دەبێتەوە. ئەو کەسە بوو بە قوربانی یەک کۆمنتی تۆ، یەک بوختانی تۆ، ئاگەر لێبێ کەسایەتی لە کەدار نەبێ بەهۆی بوختانەکانی تۆوە، زمانت بپارێزە. سێمیان بە دەستبڕین و ماڵ خواردن. چوارەمیان بە تێکدانی نێوانی هاوسەر، ژن و مێرد. چەند کەس لە یەک بوو بەهۆی زمانی پیسی کەسێکەوە. نێتت خاوێن کە بڵێ خوای گیان دایمە هۆکاری بە یەکگەیاندنی ژن و مێردێکی ناکۆک بم، نەک هۆکاری جیابوونەوە. ڕۆژانە خەڵک هەیە خەریکی سیحر و جادووە لە بینی ئەم ژن و مێردە بۆی لە یەکیان بکە. سیحر و جادووی زمانی دەچێت قسەیەک لە ماڵەکە فڕێدەدا، دڵی ئەو ژنە داماوە کە هیچی بەرامبەر بە مێردەکەی نەبوو، پڕی دەکا لە کێم و جەراحەت و بزوخا و ئەویش بەسەر مێردەکەیە دەڕێژێ. پیاوێکی بەڕێزی وەکو جەنابتان لەگەڵ خێزانیە شاد و شکرە بە هەموو کەم و کوڕەکانی یەکتر. کەسێ دەچێتە بوون کڵێشەوە هێندە زمانی خراپ دەبێ هەتا ئەو ژن منداڵی بەرچاو دەخا. چەند کەس هەیە ئێستا جەژنی خۆشی لە ماڵیان ناکرێ بەرهەمی زمانی پیسەکانە. دوو لە ڕووی جەنابتان و ماڵی خوای پەروەردگار ئامان وریابە بەم چوارە کەس نەبێتە قوربانی. دڵت بە خۆت خۆش بێ، وەڵڵاهی پارەشن نەبێ، حەیوانیشن نەکرد بێ بە قوربانی. ئەلحەمدولیلا چانیە کەسم نەکردۆ بە قوربانی. بەم چوار ڕێگایە دڵنیاش بن بە ڕێزان، دڵنیا بن هەر کەسێک خەڵک بکا بە قوربانی خۆی دەبێتە قوربانی. هەر کەسێک ژیانی کەسێک تێکدا و بیکا بە قوربانی ڕۆژێ خۆشی دەبێتە قوربانی. یەک بەسەرهاتی واقعیتان عرض دەکەم، ئەم ژیانە پڕپڕیەتی لە بەسەرهاتی ڕاستەقینە. لە کتێبی یادەوەری و پەندا کە برای مەنووسەر و بانکخواز ئەندازیار عوسمان محەممەد ڕەشید نووسیوێتی لە بەرگی سێدا لە لاپەڕی 296دا دەفەرمێ: زانای پایەبەرزی وڵاتی ئیسلام خوا بیپارێزێ مفەسیری گەورەی قورئان دکتۆر محەممەد ڕاتب نابلوسی دەفەرمێ یەکێک لە پزیشکە بەناوبانگەکان ئامادەی دەرس و وانەکان و محاضرە و تەفسیری قورئانەکەم دەبوو. لەو کاتەدا ڕۆژێک لە لام دانیش لە ژوورەکەی خۆموتی دکتۆر شتێکت بۆ باز دەکەم بەناو شوێن و هەموو مستەمسەکاتێکی ڕسمیەوە بۆی سوودی لێ بینی لە تەفسیرەکەدا و دەرسێکی واقعی و مسلمانان عیبرەتی پێوەرگرن. وتم چۆن؟ وتی ڕۆژێک ژن و پیاوێک هاتن بۆ لام بۆ نۆرینگەکەم، هاتن بۆ عیادەکەم، پشکنینم کرد ئەو ئازارێک لە سنگی ئەو خوشکەیە هەبوو ئافرەتەیە.
بۆم دەرکەوت وەرەمێکی خەبیث، وەرەمێکی پیس پاک نییە و پیسە حەمید نییە، گرەیەکی شێرپەنجەیی لە ناو سینەیدا هەیە، تەواو بڵاو بۆتەوە، ژیانی بەرەو کۆتاییە. دوای ئەوەی ئافرەتەکەم بەڕێکرد، بانگی پیاوەکەم کردەوە و وتم براکەم دەبوایە زوو بتهێنایە، ئەمە لە کەیەوە وایە؟ وتی وەڵڵا 2 ساڵە وایە. وتم 2 ساڵە؟ ئەی هیچ دکتۆرێک؟ گوتی بەرە وەڵڵا پزیشکی تایبەتی خۆی هەیە، ئەوە ناوی عنوانی دکتۆرەکەیە، 2 ساڵ دەمانهێنێ و دەمامە و عیلاجمان پێدەگۆڕێ. وتم وەڵڵای براکەم ئەمە نەک دکتۆری پسپۆر، ئەمە خوێندکاری کۆلێجی پزیشکی بە یەکەم پشکنین دەزانێ وەرەمێکی خەبیسە، ئەبێ زوو چارە سەر بکرێ، بەڵام بەخوا هەموو لەشی گرتوێتەوە تەواو بۆ ئافرەتەکەت. بیبەوە ماڵەوە پارەی لێ سەرف مەکە. ئەڵێ وەڵڵاهی یەکسەر ئەو پیاوە خاوەن منداڵە داماوە، یەکسەر قاچەکانی لەسەر زەویدا خۆیان نەگرت، کەوت بە چۆکە. وتی ماڵم وێران بوو، دەستەکانی بەرز کردە، وتی خوایە ئەگەر ئەو دکتۆرە بۆ ماڵی دنیا و پارە ماڵی منی وێران کرد و 2 ساڵە دەمانهێنە و دەمان بە هیچ چم نەما، یا ڕەبی خوایە تۆڵی منی لێ بکەیتەوە. من دەستم بەو ناگا، ڕۆیشتە دەرەوە، عینوانیم وەرگرت، دوای 6 ڕۆژ ژنەکەی مرد. منداڵی بێدایک بوو، چرای ماڵی کوژایەوە. دوای 11 مانگ لەو ڕووداوە کەسێکی سپۆرت و ڕێکپۆش و جوان هاتە ڕۆندەرینگەکەم عیادەکەم، لە شوێنی هەمان ژندانیش لەسەر هەمان کورسی نەخۆش هات و خۆی ناسان کە ئەویش پزیشکە، هاوپیشەی خۆمە. سبحان الله بەڕێزان، دەڵێ دوای ئەوەی کە لێ کۆڵینەوەم کرد، ئەو دکتۆرە بوو 2 ساڵ بە بەلاش پارەی لەو ژنە کێشابووەوە، لەسەر هەمان کورسی ئەو دانیش وەکو ئەو تووشی شێرپەنجە بوو، بوو سەرەتانی گرت بوو. ئەوەی بەوی کرد هەر لە دنیادا 11 مانگ لەوە پێش مێردەکەی دوعای لێ کرد، خوای گەورە لەو دەقەدا وەریگرت بوو، 11 مانگ و ڕێک سەرەتانەکە تووشی سنگی ئەویش بوو، هەمان وەرەمی تێدا دروست بوو. خۆمان بپارێزین لەوەی بە هەر قسەیەک و کردارێکی ئێمە کەسێک بوو بێتە قوربانی. بەخوا جەژنی قوربان ڕۆژی وەفاداریە بەرامبەر یەکەم کەس خۆت. ئەو زمانت بگرە، ئەو دەستانت بگرە، ئەو هەنگاوانت بگرە، خوا ڕەحممان پێ بکا و کەس نەکەین بە قوربانی بۆ ئەوەی خۆشمان نەبین بە قوربانی. بەنێتێکی خاوێن چوونەوە ماڵەوە بە سینەی سافەوە. ئێستا ئینشاءڵڵا جەژنە پیرۆزە لەگەڵ یەکترا دەکەین. ماچکردن و ڕوومەت بە ڕوومەتەوەنان باش نییە لە بەربارە تەندروستیەکان. وەڵڵا تەوقەیەکی گەرم و گوڕی ناودڵ سینەکانمان خاوێن دەکاتەوە. بەدڵ جەژنی هەموو لایەکتان پیرۆز بێ، بەدڵ گردنی هەموو لایەکتان ئازابی ئەوەش گردنی بەندە ئازادکەن. ئینشاءڵڵا کە چوشینەوە ماڵەوە لەگەڵ ماڵ و منداڵدا بەنێتێکی خاوێن جەژنە پیرۆزە لە یەکتر بکەین، لەگەڵ دراوسێکان و هاونیشتیمانیانی خۆماندا دووبارە و 100 بارە هەموو کاتێکتان جەژن و خۆشی و بەرەکەت و ڕەحمەتی خوا بێ، قوربانی هەموو موسڵمانان و ئیمانداران قبوڵ بێ. ئەوەش هەژار و نەدارە موژدەی لێبێ، خوا ڕۆژێ بەنێتی پاکی خۆی ئەوەندەی دەداتێ هەموو کەس قوربانی پێدەکرێت لەم کوردستانەدا بەویست و ڕەحمەتی خوا کەلێن و کەم و کوڕەکانیشمان بۆ پڕکاتەوە. جەژنتان پیرۆز بێ. سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين. جلنا جلنا جلني مسلمانا تخوايم ببورنا متانيانا لا باقي نقلوش كليت وجاجنا تخوايم ببورنا متانيانا لا باقي نقلوش كليت وجاجنا جلنا جلنا جلني مسلمانا تخوايا ببورنا مدانيانا لا باقي نقلوش كليت وجاجنا تخوايا ببورنا مدانيانا لا باقي نقلوش كليت وجاجنا
بلوچکلێت و جاژنان بسم الله الرحمن الرحیم لەم بەرەبەیانی جەژنی پڕبەرەکەتی قورباندا بە پێویستی ئەزانم جارێکی تر جەژنە پیرۆزە بکەم لە تێگڕای ئیماندارانی ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم لە کوردستانیانی خۆشەویست لە هەر شوێنێکی ئەم جیهانەدا بن براو خوشکانی بەڕێزم لە ڕۆژهەڵاتی کوردستان لە ئەوروپا لە هەر وڵاتێکی جیهاندا کە کوردانی موسڵمانی بەڕێز و خۆشەویستی لێیە گوێبیستی وتارەکانی بەندەن و لەگەڵ مزگەوتی ڕێگای بەهەشتا بەردەوام لەگەڵماندان لە وتارەکاندا و دوعای خێرمان بۆ دەکەن و دوعای خێرمان بۆتان هەیە یا ڕەبی جەژنتان هەر پیرۆز بێ ماڵتان پڕخێر و بەرەکەت بێ ئەولادتان ساڵح بێ ئینشاءالله هەموو مرادە خێرەکانتان بێتە جێ چاوتان ماز دەکەم ڕێز و حرمەتم بۆ یەک بەیەکی جەنابتان هەیە و خوای گەورە هەموو کاتەکانتان پڕکال لە خێر و بەرەکەت و خۆشی لە هەموو بەڵاو نەخۆشی و ناخۆشیەک خۆتان و خانەوادەتان بەدوور بن. بەناوی خوای گەورە میهرەبان پیرۆزبایی خۆم ئاڕاستەی گشت مسلمانان جیهان دەکەم بە تایبەتی کوردستان و تایبەتی خەڵکی شاری هەولێر خوای گەورە ئەو جەژنە بکاتە مای خێر و خۆشی و سەلامەتی بۆ هەموو لایەک ببێتە مای ئاشتی و ئارامی بۆ لایەک ئینشاءالله. جەژنە جەژنە جەژنی موسڵمانان توخوایم لێبورن هەمووتان گیانە لە باتی نوقڵوچکلێت و جاژنان توخوایم لێبورن هەمووتان گیانە لە باتی نوقڵوچکلێت و جاژنان پیرۆز دەکەم لە گشت مسلمانان جیهان بە گشتی و مسلمانانی کوردستان بە تایبەتی هیوادارم ئەو جەژنە ببێتە مای خێر و خۆشی بۆ هەموو مسلمانان لە هەر شوێنێکی دنیا هەن خوای گەورە حاجیانمان قبول بکات و بنسیبی ئەوانەش بکات کە نەچوون ئینشاءالله وتعالە. لە کوردستانیانی خۆشەویست لە هەر جێیەک من پیرۆزبایەکی گەرمیانێ دەکەم هیوادارم ئەو جەژنە ببتە مای خێر و بەرەکەتی مسلمانان لە هەموو جیهاندا پیرۆزبایی خۆشم دووبارە لە خەڵکی کوردستان دەکەمەوە هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازم ئیتر هەر خۆشی و شادیتان. پیرۆزبایی جەژن لە هەموو لایەک دەکەم ئینشاءالله خوای گەورە قوربانی هەموو لایەکی قبوڵ کردووە و جەژنە پیرۆزە لە هەموو لایەک دەکەم و هەموو ساڵی هەر لە خۆشی و شادی و جەژن دەرنی.